شوناسی نەتەوەی کورد لە سیستەمی نوێی جیهانیدا بوو بە ناونیشانی دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانكۆی سلێمانی. سەرپەرشتیاری کۆنفرانسەکە کە توێژەرێکی نەمساییە و لە کاتی شۆڕشی کورد لە ساڵانی 1970 تا 1991 سەردانی هەرێمی کوردستانی کردووە دەڵێت کورد بۆ پاراستنی شوناسی پێویستە لەسەر پێی خۆی بوەستێت. یەکەم ئەبێ پشت بە خۆتان بەستن، تەنیا بە خۆتان لەسەر بەهێز و توانای خۆتان بنیاد بنێن. دووهەم کۆمەڵگەکەتان پێش بخەن، سەقامگیریکەن، ئێوە کۆمەڵگەیەکی سەقامگیرن بەرەو پێشی بەرن. سێهەمیش ئەو کۆمەڵگەیەتان بگەینە ئاستی پێوەرە نێودەوڵەتیەکان لە هەموو بوارێکە. ئەو کاتێکە ئەوەتان کرد لەسەر ئاستی نێودەوڵەتیش پشتیوانی و پشتگیریتان بۆ بەدەستێن. برای بەڕێزم مەسەلەکە هەر بە تەنیا زلهێزەکان نییە، مەسەلەکە خۆشمانیتیایە. ئەگەر تۆ خۆت بەهێزبی دووبەرەکی و تیان نەبێ، دابڕانەتیان نەبێ، پشت بە خۆتان بەستن، بەهێزی خۆتانەوە بمێننەوە، کەس ناتوانێت بتانکە بەداشی دامە و یاریتان پێ بکەن. نابن بەداشی دامە و دەستکرد و دەستکەلای هیچ کەسێکی ترکە بەکارتان بێنێ. بەڵام لە مێژوشدا هەروە بووە، بە درێژایی مێژوو هەروە بووە. ئێوە 5000 ساڵە لێرن، هیچ کەسێک نەیتوانێت زمانەکەتان بسرێتەوە، هیچ کەس ناتوانێت مافەکانتان لێزەوت کە ئەگەر ئێوە خۆتان یەکگرتوو بن، بەهێز بن، لە دووبەرەکی و دابڕان بە دوور بن. دڵنیام لەگەڵتان ڕازیم لەسەر ئەوەی کە دەیڵێی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەداخەوە کورد پشتگوێخرا، بەجێهێڵرا، لە بارودۆخی مرۆییە کارێکی قوبوڵ نەکراوە. بەڵام دەبێ ئێمە هەوڵ بین خۆمان بەهێز بکەینەوە، دەست بگرین بە ئەو بەها نێودەوڵەتیانەوە کە بە شێوەیەکی نێودەوڵەتی چەسپێنراون و ڕێگەنەین جارێکی تر فەرامۆش بکەینەوە و مافەکانمان بخورێت. بەشداربوویەکیش باس لە ڕۆڵی گرنگی ئەم کۆڕ و کۆنفرانسانە دەکات و ئاماژە بۆش دەکات. دەبێت ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسانە تەنها لەسەر کاغەز نەمێننەوە و بڕواتە بواری جێبەجێکردنەوە. بەتەکیید زۆر گرنگە بچێتە بواری پراکتیکیەوانێ، چونکە ئەو شتانی کە باس دەکرێت تەنانەت هەتا ئێستاش زۆر ئێمە بواری پراکتیکیمان کەمە، زۆر بەکەمی هەمانەکە پراکتیک بکرێت لە مەیدانە. ئەو شتانی کە باس دەکرێت تەنها بە نەزەری پێم وایە بەس باگراوندی معرفی زیاکات، بەسەکە بخرێتە بواری پراکتیکیەوە بەتەکیید شتێکی باشترەوێ. دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانكۆی سلێمانی لەسەر شوناسی کورد لە کاتێکدایە کە ڕۆژاوای کوردستان لە بەردەم پەلاماردان و هێرشی سوپای تورکیادایە و رووسیا و ئەمریکا و زلهێزەکانیش بە ڕێکەوتنە دووقۆڵەکانیان نزیکە لەوەی لۆزان و سایکسڤیکۆیەکی دیکە بەسەر کورددا بێننەوە. بە بڕوای چاودێرانیش پشتبەستن بە هێزی دەرەکی و ناتەبایی نێوماڵی کوردی و نامۆڕاڵی زلهێزان هۆکاری سەرەکی چەساوەی و بەدینهێنانی خەونی لە مێژینەی کووردە کە خۆی لە کیانێکی سەربەخۆدا دەبینێتەوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.